Hey! Kom maar! Kom! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
böyle. Geçecekse. Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, Jack! Volgend jaar!
Defol. Hey! Hey! Kom maar! Hey! Kom op! Kort! Kortje! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar! आगे हर उन तो गोली के चला रहे
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! دفاع غلط وجوتي غلط وبتاع. لا الغلط ده كله شوف. إذا أنت حافظ ولا ده
Ağzı çabuk. يقدح يقدح يكسب على الركبة. عازبك. Doei! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Tecdi. Evet. Her parçasına. Goed doen, Rie. Hey! Kom maar. Televizyon tarzı. Goed gedaan. Volgend jaar. شهر رمضان بالشهر رمضان السراج كنت شو نولوز Ne gördün? Ha? Şahu bir ne bu? Prabu. Notunu yete bu. Abdülnaysi Abdullah Abdurrahman Asi. Ha.
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar! Ne yapacağız? Ne yapacağız? Sorry. Ha ho girna ako may game. Ho girna may na ho girdi ansha. خطص اريد نتسبو كذاب الو ادي يونس هيد طالب
جوان Louis! Hey! Cheers. Fotoğrafını yap. Fotoğrafını yap. Destek al. Oyunuz ne hem biliyorsun ya? Dön açalım. Açalım. لازم يدخل زي ما زيادة
Nuri! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Kom op, ja! Biraz sakin gibi. Biz uçsaydık tabii.
Hey! Come on! Hey! Come on! Good! Like that! Oh, yes! Balı. Selamet tamam namı dönüyor. İnşallah tatil diyor. Saatin diyor.
اعتيادي لعبة كيف السنة. Hey! Kom op! Hey! Kom op! Goed! Goed! Volgende! Aynen valla işte onu yapıyor.
ver. Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, Jack! Kom op, Jack!
سد حلقة شو انجليزي راست زين هزموا تبدأنا أبو Hey! ايش تقول ايش كان؟ شيء لو رزع هوليد ها؟ لو رزع هوليد Good shot! Soldier! Maradona تراك تجيب موسيقى كوالات موجود مستنيين پارەوە هاوژیار گۆفەندە پێشمەرگی سلێمانی بووە هەڵتۆپیان داوە فەرقی گازی باکە یەکسەلی لە ناو گۆزی بە دویکەتنە و لاعیبانە ئەجە باش بوو لە قۆناغی پاشی گەمیان هەبوو بەخۆی چ گۆی لە پایان کردووە Practice it. What's that to? والله هل دستي لي دابا خويا دارتو قلت لك ديري زوج صافي
بەڵێ بێگومان لە چاپێککەوتنی ڕابردوش ئاماژم بۆی کردووە من هەموو یاریەکان بۆ ئێمە یاری کۆتایە لەبەر ئەوەی پلان و بەرنامە و ئامانجی ئێمە ئەوەیە کە بگەڕێنەوە بۆ خولی نایبی کوردستان بەفعلی سەرەتا بە هەسیاری گەمما کرد وایە و توانیشمان کۆنتترۆلی یاری بکەین و یاریەکەش ببێنەوە لەبەر ئەوەی خەڵاتزێ وەکو ئێمە پێشبرشێ چوونەوە بۆ خولی نایب دەکات بێگومان ئەوانیش تموحی ئەویان هەبوو بگەڕێنەوە بۆ خولی نایبی کوردستان لەبەر ئەوەش زیاتر ئەو گەمە تایبەتمەندی خۆی هەبوو چونکە ئێستا ئەوان تاو لەمە دوورکەوتنەوە ئێمەش تاو لە پێشنگ ماینەوە جێ خۆمان قایم کردو پشت بەخوای گەورە و بە دەستەی کاژێر و یاریزانەکان و هاندەرانی هەولێر ئێمە نزیکین لەوە گەڕانەوەمان بۆ خولی نایب بەڕاستی ئێمە ملەتان ناشارمەوە تیپەکەمان لە ڕوو لیاخۆ باش نین ینی بەڕاستی منم هەفتەیە زۆر ئیشم کرد لەسەر ئەو خاڵە کەمێ باش ینی کەمێ بلێن لە ڕووی لیاخۆ باشون بەڵام تیپەکە ینی لە زۆر ڕوو خراپە ڕوحی تێ نییە تیپەکە بەڕاستی ئێمە بێت هەوڵدێن ئەو تیپە چاکەین چی تیپەکە بەباشی ئامادە نەکراوە تموحی نایبیان هەیە بەڵام تیپەکە نەخسی زۆرە هەوڵەدەین یارەکانی داهاتوو بتوانین تیپەکە چاکەینەوە ئێمە بەڕاستی ئەمڕۆ گەمی یەکەم لە ئاستی خۆمان نەبووین بە ئەختای فەردی دوو گۆڵمان خوارد بەڵام لە گەمی دووەم لە ئەخیرەکانە ئەمان توانی یەکسانی کەینەوە بەڵام تیپی هەولێر تیپێکی منەظەمە و تیپێکی چاکە ئینشاءڵڵا لە یارەکانی داهاتوو بتوانین ئەو تیپە ڕێککەینەوە کاپتن بەسەرکەوتن دەتانتوانی بێنەوە پلەی سێمی خولەکە بەڵام ئەو ڕۆحیەتە لەو تیپە دیار نەبووکەوە چاوی لەوە بێ ئەو پلە بگرێتەوە من یەکەم ڕۆژۆشتم لەوێ ئیشم کرد کە زانم تیپەکە ڕۆحی تێ نییە من ئەوە خاڵی سەرەکی تیپەکەی کە تیپەکە لە ڕووی معنەویات و لە ڕۆحیەت باش نین ئەبێت چاکیکەین هەوڵەدەین یارەکانی داهاتوو چاکیانکەین خولەکەش جارێ ماوە 5 یاری ماوە هێشتا کۆتایی ناتوە